خوای هاژ غەفور و ستافی ژیاندۆستیتان لەبێ. ئەمێوارێژ هاتمەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایم خی گەورە نوێژ و ڕۆژوی هەموو لایەکتانی قبول کردبێ و ڕۆژێکی باشتان بەڕێکرد بێ. ئەمڕۆ هاتوومەتە هۆڵێکی وەرزشکردن. بزانین لە مانگی ڕەمەزاندا وەرزشوانان چۆن گرنگی بە تەندروستیان دەدەن لەگەڵەوەی کە بەڕۆژون وە کاتەکانی تەمرینکردن و وەرزشکردنیان چۆن گۆڕانکاری بەسەردا هاتووە. لەگەڵمان بن تەواوی ئەم زانیاریانە لە ڕاهێنەران و لە وەرزشکاران لێرە دەپرسن. ئێستا هاتوومەتە لای کاپتن بزانین لە مانگی ڕەمەزانە ئەو وەرزشانەی پێویستە ئەنجام بدەین کامانن و جۆری خۆراکەکانمان لە بەرەوەی لە تەواوی ڕۆژەکە ئێمە بە بێخواردن نەمێنینەوە ئاو ناخۆین هیچ خۆراکێک ناخۆین وێ بزانین کاپتن چی ڕێنماییەکمان پێیا بزانین تعویزی ئەو ڕۆژە بەچی بکەینەوە و چ جوڵێکی لەگەڵا بکەین. ماندوو نەبی کاپتن. سەلامە خاتون. سپاس. چۆنیت؟ سەلامە. ماندوو نەبووی؟ ئەمە سێتی چەندەمە؟ یەکەمە. دەی باشە تا تۆ تەواویەکەی من هەندێک پرسیارە لێ یەکەم. باشە کاپتن بەو پێی کە وەرزشوانان یا ئەو کەسانەی کە بە بەردەوامی وەرزشەکەن تەواوی ڕۆژەکە بە بێ ئاو و بەبێ خواردن نەمێننەوە. پێویستەکە چۆن لە کاتی فتارە ئاگار لە خواردنیان بێ و چ کاتێک تەعویزی بنەوە؟ سەرەتا ئەو کەسانەی باڵێن مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە بۆ هەموو لایەکمان و مانگێکی پڕخێر و بەرەکەتە ئینشاڵڵا ڕۆژداعاتی هەموو لایەک قبول بێت. سەرەتا ئەوەی کە ئەمە وەرزشوانان پێویستە ئاگداری خواردن بامین یەکەم شت خواردن و ئیسراحەت. ئەو کەسانی کە با بڵێن ماسوورکە دروست دەکەن و ماندوو دەبن بە دروستکردنی ماسوورکە پێویستە ئیسراحەتێکی باشیان هەبێت و خواردنێکی باشیان هەبێت. لە با بڵێن ئێمە وەرزشوانان کە با بڵێن چەند وەرزشوانەکەی کە خۆمان بۆ پاڵەوانتەکان ئامان دەکەن و کەسانی ئاسایی دەتوانن ئەو کەسانی کە قەڵەون دەتوانن بۆ نمونە لە 30 دقەی پێش فتار یان 40 دقەیەک پێش فتار با بڵێن پێش بانگی مەغریب دەتوانن بێنە هۆڵەکانی وەرزش بکەن کاردیۆ بکەن بۆ ئەوەی چەوریکی باش دەستێنێت. چونکە لەو کاتەدا کە ئێمە بە ڕۆژ دەبن هیچ ناخۆین با بڵێن گرۆس هۆرمۆن ڕێژەکەی بەرز دەبێتەوە وا دەکات چەوری زیاتر بستێت. ئەمەش ئاسانکارێکی زۆر باش بۆ کەسانە دەکات کە قەڵەوەن یان بۆ ئەو کەسانە دەکات کە خۆیان ئامادە دەکەن بۆ پاڵەوانەتەکان ئەمەش دەستکەوتێکی باشە. و پاشان ئینجا کە کاردیۆکەی تەواو کرد وەرزشەکەی تەواو کرد دەتوانێت بچێتەوە ئەو بڕێک خۆراک بخوات ئەو خواردنانە ئەو ژەمێکی تەواو بخوات کە پێک هاتوبێت لە پرۆتین و کاربۆهایدراتی خامێن و با بڵێن ئەو ژەمە خۆراکانەی ئەو ژەمە ئەو خواردنانی کە ڕێژەی پرۆتینی تێدا بەرزە. بەڵێ. ئەو دوایەوە دەست بکاتەوە بە تەمرینیان. دوای ئەو کەسانی کە باسم کرد ئەو کەسانی کە خۆیان بۆ پاڵەوانتی ئەوان دەکەن دەتوان دەستکار دیسان دووبارە بچنەوە بۆ هەڵە وەرزشەکان و لەوێن دەست بە وەرزش بکەنەوە و دوای ئەوە ژەمە سەرێکیەکە خواردن وەردەگرن. ئەو کەسانی کە تەنها بۆ سەحەت و بۆ دەربازبوون لە قەڵەوی دەکەن ئەو کەسانە پێویست ناکە بەڵام باشترین کات بۆ ئەو کەسانی کە قەڵەون لە دەست چەوری دەناڵێنن باشترین کات ئەو کاتێک کە پێش بانگ بێتە هۆڵ کاردیۆ بکات وەرزش بکات بۆ ئەوەی چەوریی باش بستێنێت باشیان بکە چونکە کەسی ئاسایی ژەو کاتە زۆر بێورا بێت سعاتی پێش بەربانگ ئیتر هێزتیان نامێنێت. نا بالعکس بەڕاستی ئەو کاتە باشترین کاتە بۆ لە دەستدانی چەوری بۆ سوستاندنی چەوری. کەواتە پێ دوایە مانگی ڕەمەزان سوودێکی زۆر باشیە بۆ تەندروست بەتاکید لە ڕووی وەرزشیشەوە لە ڕووی وەرزشەوە لە ڕووی تەندروستیەوە با بڵێن ئێمە زۆر استیفادەی لێ دەکەین. زۆر باشە. دوایەوە چۆن تعویزی خواردنەکان باتەوە لە بەرەوەی تەواوی ڕۆژەکە بە تایبەت ئاو خواردنەوە و شلەمەنی چی بکات بۆی کە جەستەیە گەر وشت بوو بێتەوە یاخود پێویستی بە پرۆتینی زیاتر بێت چۆن بتوانێت تعویزی باتەوە؟ لە کاتی با بڵێن کە فتار دەبێت ڕۆژومان دەشێنین پێویستە ینی سەبر شتەکان بخورێت نەک بە شێوەیەکی پەلەپەل و خواردنەوەیکی بڕی ئاو زۆر و ئەمە دەبێتە هۆی با بڵێن زگ گەورەکردن و با بڵێن ئەزیەتی مەعیدە دەدات نا سەبر بخۆینەوە ژەمەکانمان بەش دەکەین نەک لە ژەمێک بە دوو ژەم کۆتایی پێبینی تاوە ژەمەکانمان بەش دەکەینە بۆ 4 ژەم 5 ژەم کەم بەڵام ژەمەکانی لە دوای با بڵێن لە دوای فتار بۆ پێش کاتی ئیمساک پێش بانگی بەیانی ئەمە ژەمەکانمان دەکەینە 4 تا 5 ژەم بەڵام ژەمی کەم و ژەمی خاوێن دوور لە چەوری دوور لە کاربی با بڵێن هەویرکاری دوور لە با بڵێن شتی چەور و شتی خراپ. باشە. سێتەکە و تەواو کە هەندێک پرسیاری ترە لێ یەکەم. زۆر باش. لێرە تەواوی چیترە هەیە؟
هەر یاری کێڵە بەڵام یاری شترا دەڕۆین بەجیهازە ئینشاڵە. زۆر باشە. ڕۆژی چەند سەعات تەمرینەکەی؟ خۆی لە ڕەمەزاندا 40 دقە تاکو و 45 دقە با بڵێن بەسە کیفایەت ئەوەدا، بەڵام ڕۆژەکانی دی زیاتر بەردەوام. ئەمە بۆ بەڕێستان کە وەکو ڕاهێنەرێک وەکو خۆت ئامادەکەی بۆ پاڵەوانێتیەکان. بەڵێ. کاکزەی چۆنی؟ باشی ماندوو بووی نزیکی بەربانی شەیتر ورە و پێماوەیان نەهێشتا و زەوت الحەمدولillah زۆر باش زۆر باشە. بەڕێزی وەکو وەرزشوانێ وەکو یاریزانێ کاتەکانە چۆن دابەش کردووە لە مانگی ڕەمەزانە؟ سەرەتا بەنایخوا من زەید یاری لەشتوانیەکەم و کاتەکانی پێش ڕەمەزان و پاشی ڕەمەزان یان ناو ڕەمەزان فەرقی هەیە. ئێمە لە پێش ڕەمەزان وەرزشکردنمان لە کاتێکی ترا زۆری خۆراکمان مثلەن دابەش کردووە و زیاترە وزە زیاترە ئیستراحە زیاترە و لە ناو ڕەمەزان ئێمە بە ڕۆژوونە خۆراکمان کەمە بێتەوە و ماسوولەکانمان ماندووە بێتن پێویستی بە خۆراکە. لە مانگی ڕەمەزان ئێمە پێشی فتار ساعتێک بۆ ساعت و نیوێک یاری ئەەکەین. یاریەکانمان کەم کردێتەوە بە ڕێژەیەکی 140 بۆ پێش ڕەمەزان چەند کاتژمێر یاری تێکرد؟ 45 دقە یاریەکەین. لە ڕەمەزانە کەمتر 35 دقە 40 دقە لە پێشی ڕەمەزانیش ئەچێت بۆ ساعتێک ساعتێک و 20 دقە لە 45 دەست پێکاتن هەتاوەکو ساعت 20 دقە یاریەکەی پێشی ڕەمەزان. باشی ڕەمەزان 40 بۆ 45 دقە 35 دقە حەسەب یاریزانە هەموو ڕۆژێک بەشیەکەی یان بە تەواوی بەسەریەکەوە سەریەکەوە بەشکردن ماندوو بێ و لە عەزەڵەمان داگرێتن هەبێ لێ کاتە لە خلالی 40 دقە تاوەکو ساعتێک و 20 دقە یاریەکان تەواو بکرێت. ئەمە کاتی یاریکردنەکە یاخود تەمرینکردنەکە. ئەی خۆراکەکە چۆن گۆڕیوە؟ خۆراک لە مانگی ڕەمەزان من خۆم 4 ژەمە خۆم فتار و پاشی تەدریب و 2 ژەمی تریشم هەیە لە بینی 12 بۆ 1 و لەگەڵ پاچێو. باشە تەواوی ڕۆژەکە تۆ پێویستت بە ئاوە بەڵام لە بەرمانگی ڕەمەزان چونکە بە ڕۆژوە بن ئاو خواردن ناکرێت. کەواتە چۆن تاویزیە و ئاواکەیتەوە یاخود زۆرجار لە کاتی تەمرینکردنا لەوانەیە زیاتر تینوت بێ چی ئەەکەی؟ لە ڕەمەزان ئێمە ناچارین یعنی وەرزشوان زەرەرەکە لە ڕەمەزان ئاشا یعنی زەرەری داوەزێت و مەوزوعی ڕێژەی ئاو خواردن و هەمانە پێویستە مەسەلەن هەم بۆ کلیە هەم بۆ سەرەن لەشتا عەزەڵەدا ئەگرێتن ڕێژەی ئاو کەمە بێتەوە و شەوانە ئێمە تۆڵەیەکەینەوە تۆڵەیەکەینەوە ینی ڕێژێکی زۆر ئاوەخۆین بەڵام هەر وەزندا ئەگرێت ئەوانەی لەش جوانیەکەن یانیوانیانێ حەجم کەن وانەی دابازن ڕەمەزان لە مانگ قازان ینی قازان باشیان هەیە توانن ئیسپادی مانگ 3 مانگ لە مانگێکی پێش ڕەمەزان باشترە یعنی زیاتری شەکاتن. زۆر باشە. یاریزانانی هاوڕێت یاخود ئەو کەسانی وەرزشوارن وەکو تۆ کاتەکانیان ڕێک خستویان چیان پێڵی لە ڕەمەزان ئاواز هەنێکیان هەیە یەکتر لە مانگی ڕەمەزان ئیسراحەتێکی باش بەخۆیە یاخود نایە بۆ هۆڵەکانی لە ڕەمەزان هەلە و خەڵک بەعام ڕەمەزانە ڕوو لە یاریە کاتن. خەڵکی ئێمە لە کوردستان خەڵکێکی زۆر مەسەلەن تووشی قەڵەوی و چاوریەکی زۆر بووە لە ڕەمەزان دابەزینەکە زۆر زیاترە و هەلە بۆ خەڵک وەرزشوانەکانی مەسەلەن هاوڕێشم زیاتر ئەوان پاشی فتاریان زۆرینیان وەکو خۆمن یانێ کاتە دەستیان لێ بەرنایەوە هەر بۆ هۆڵەکانی نەخێر دەستیان لێ بەرنایەوە سەرکەوتوو بی ماندوو نەبین ئینشاڵڵا لە پاڵەوانێتیەکان ببینیەوە.
کاتن تەمرینەکانت تەواو کرد بەڵێ ماندوو نەبی باشە لە مانگی ڕەمەزان لەوانەیە زۆر کەس بڵێن ناتوانین یان هیلاکە بین کاتەکانمان ڕێک نییە چی بکەن یان زۆر جاڵە کاتمان نییە یان ئەو کاتێک کە پێشتر تەمرین مەکرد ناتوانمەوە هەموو کاتە تەمرین بکەمەوە لە ڕەمەزاندا بەڕاستی ئەمە ناڵێن تەمرینەکان وەکو پێش ڕەمەزان بە قورسی بکەن ناڵین وەکو پێش ڕەمەزان بە قورسی و بە گرانی بکەن بەڵام هەموو کەسێکیش ئەو کاتی هەیە بۆ نمونە وەکو بڵێن کاتمان هەیە دەبێت هەڵێک بڕەخسێنی ئامانجێکمان هەبی دەتوانی بۆ ماوەی چەند دقەیەک بۆ چل دقەیەک بۆ نیم سعاتێک وەرزش بکەین کاتی خۆمان بە فیڕۆنە دەین با بڵێن دەتوانین کاتی خۆمان بە فیڕۆنە دەین ئەگەر ئێمە هەموو کەسێک ئامانجمان هەبێت دەتوانین بۆ تەندروستی خۆیتی ینی بۆ تەندروستی خۆی دەتوانێت با بڵێن تەمەنی جەستەی درێژ دەکات وەرزشکردن بەس ئەوە نییە بڵێن ئاماسوولکان تەمەنی جەستە درێژ دەکات با بڵێن ینی بۆچی کاتی خۆمان بچین بە فیڕۆدەین 2 ساعت 3 ساعت لە دیار مۆبایلیان ئەوتە دەچێت لە کافتریا لە کافێدا دەنیشە 45 دقیقە بەس لە مانگی ڕەمەزان ڕۆژەکانی کە با بڵێن ساعتێکت بێ دەچێت ئێستا 45 نیم ساعتێک وەرە تەمرینەکانی خۆت بکە بە خەفیفی سێتەکانم کەم دەکەمەوە 4 سێت 5 سێت دەڕۆی 3 سێت دەڕۆم تەمرینەکانم 6 تەمرینە 7 تەمرینە کەمی دەکەمەوە 5 تەمرین دەڕۆم دەتوانم ئەوە بە خەفیفی بڕۆم بەس بۆ ئەوی لە مانگی ڕەمەزاندا دەستەم ڕاگرم باشە باسی ئەوت کرد ئەتوانن ئەو کاتێک کە بە مۆبایل و بە کافتریا و بە کاتی ترەوە بەسەریە بێن بۆ هۆڵەکانی وەرزش بەڵام لەمەش بیانوێکی تر هەیە ئەڵێ شوێنەکان دوورە یان هۆڵی وەرزشەکە لێمەوە دوورە چۆن ئەو هەموو ڕێگەیە بگرم تۆم بیانوانیان چۆنە بڕی ئەو بیانێن بەڕاستی ئەو بیانێکی باڵێن ئێستا زۆر باوە ینی ئەو قاحەیە وڵا لای بۆ نمونە دەڵێ لە ماڵمان دوورە تااقەتم نییە بچم یانەوە ینی ئەوە هیچ شتێک نییە تو بۆ نمونە هاوڕێک تەلەفۆن بۆ دەکە دەوەرە بازار بە پیاسێک بکەین دەچێت ینی کەلومونە لەوانەیە بازار چارێکێک 20 دقەیەک دوور بێ دەچێت کێشەی نییە بەڵام قاعەکە 10 دقە چارێکێک لە ماڵەوەکەی دوورە یان لە گەڕێکی ترە پێی گرانە لە قەلبی گرانە ئەمە هەمووی دەگەڕێتەوە سەر با بڵێن تەمبەڵی بەڕاستی بۆیە داوایان لێ دەکەم ینی ئەو شتە بکە با بڵێن بکە بەرنامە لە ژیانی خۆت بکەنە بەرنامە لە ژیانی خۆت کە وەرزشکردن کاتێکی بۆ تەرخام بکەن بۆ ئەوەی دوور بن لە با بڵێن نەخۆشی لەشی ناتەندروست هەیە بیاوێت 5-6 مانگ تەمرین کە جسمێکی جوانی هەبێتتر تاوازێنێ ئەبێت شتی وایانە بە بەردەوام باوازنی با کەم کاتەوە لە هەفتەیەک چاو ئەتوانی لە ماڵی خۆت چی بکەیت ئەگەر نەشی بڵێ چەند تەمرینێکی سویدی هەن ئەوانە لە ماڵەوە دەکرێن دەتوانێت ئەو تەمرینانە بکرێن لە یوتیوب لێدا دەری دێنێ و لەسەری دەتوان لەسەری بڕوە کەواتە وەرزشتەکردن نییە بەهانەیە بەهانەیە گەر بڵێ نایکەم ئەکید زۆر سپاس بۆ بەڕێستان بە هیوای بەردەوامی سەرکەوتن تەندروستێکی باش بێەوە زۆر سپاس. گەلەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز دەرفەتێکە بۆ جێبەجێکردنی ئەرکە ئاینیەکان وەرزشوانان و ڕاهێنەرانیش باسییان کرد کە دەرفەتێکە بۆ دابەزاندنی کێش بۆ بوون بە خاوەن تەندروستێکی باش و جەستەیەکی ڕێک بۆیە هەمیشە و دەرفەتانە بقۆزنەوە و لە وەرزشکردن بە دوور مەبن بە هیوام هەمیشە خاوەن جەستەیەکی تەندروست بن ماڵەوە.